سنووری قەزای پێنجوە ناوچەیەکی شاخاوی کوێستان و ستاردا، بەڵام دانیشتوانەکەی بە درێژایی 3 ساڵ تەنها بەرمیلێک نەوتیان وەرگرتووە. ئەمە لە کاتێکدایە تەنها لە وەرزی زستاندا و بەهۆی هەڵکەوتەی سەختی ناوچەکەوە هەر ماڵێک نزیکی 4 بۆ 5 بەرمیل نەوت دەسووتێنێ. کامتەرخەمی حکوومەتیش لە دابینکردنی نەوتی ماڵاندا بۆتە هۆی ناڕازیی هاوڵاتیانی پێنجوێن و بارگرانی لە سەر شانیان. هەر بەهۆی وەرنەگرتنی نەوتەوە هاوڵاتیانی پێنجوێن خواستیان لە ئەسەر بەکارهێنانی کارەبا بۆ خۆگەرمکردنەوە زیادی کردووە. لەگەڵ کەمبوونەوەی کارەبای نیشتمانیشدا ناچارن پەنا بۆ داربڕینەوە بەرن. تقریبا 3 ساڵ بەلانی کەمە 3 ساڵ بێن تا سنەوە وەرنەگرتووە. هەر لەن چاوەڕە بن دێت بەڵام نازانی کەی دێت. بەلانی کەمەوە لێرە 4 تا 5 بەرمیل ئەگەر دەست پێوە بگری بە کارەباکەوە. بەلانی کەمەوە 4 تا 4 بۆ 5 خەڵگەیەوێ لەم شوێنەیە. چونکە شوێنێکی کوێستانە و ساردە خۆدان ئاگدار ئەزار. سەرمای ئەم منتیقانە لە سەرمای شوێنەکانی تر وەکو پلەی گەرما هەم فەرقی و جیاوازی هەیە، هەم سەرما زیاتر ڕووی تێکە، هەم درەنگتریش بە هارمانێ. لەبەرەوە منتیقە پێویستی بە سوتەمەنیە. سوتەمەنیش حکوومەت ئەوا دابینەکە کە دابینی کردو. ئەوە 3 ساڵە 1 بەرمیل نەوتمان وەرگرتووە. وعدوا بۆ ئەم ساڵ بماندرێتێ تا ئێستا نەدراوە. جا ئێستا نەدرێت کەی ئەدرێ بە خەڵ ئەی چۆن ئیسفادەی لێکرێ ئەژدرێ بەرمیلێک ئەدرێ. ئەم بەرمیلە ئایا خەڵک وەکو خواردنەوەش بیخوات و خۆ بەشی ناکە. پێویستمان لای کەمیەکەی پێویستمان بە 3 بەرمیل سوتەمەنیە ئێمە. لای خۆیەوە قایمقامی قەزای پێنجوێن دەڵێت بەردەوام لە هەوڵداین تاکو و حکوومەتی هەرێم نەوت بۆ دانیشتوانی سنوورەکە دابین بکات، بەڵام تا ئێستا هەوڵەکانیان بێئەنجام بووە. ئەنجومەنی وەزیران بڕیاری هاوە کە نەوت دابینکە و لە ناو شاخاوەکانەوە دەست پێ بکە، بەڵام بەداخەوە ماوەی دەڕۆژ زیاترە نەوت دەستکراو بە دابەشکردنی ئەوەی بەدووە داشتمان کردووە لەلایەن پارێزگای سلێمانیەوە. بەداخەوە پێمان وتراوە کە لەم وەجبە نەوتی پێنجوێنیتیانە. لە سەرەتای مانگی نۆی ئەم ساڵەوە حکوومەتی هەرێم ڕایگەیاند نەوت بە ئەسەر هاوڵاتیاندا دابەش دەکات و بڕیاریشیدا سەرەتا لە ناوچە شاخاوەکانەوە دەست پێ بکات. بەڵام دوای زیاتر لە 3 مانگ تازە بە تازە لە هەندێک شوێن کە ساڵی ڕابردوو نەوتیان وەرنەگرتووە بەرمیلێک نەوت دابەش دەکرێت. سوێ محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای پێنجوێن.